کاتتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی بەیانی 24. ئەم بەیانیەش بڕگە و بابەتی تایبەت و کۆمەڵایەتی و ئەدەبی و هونەریمان بۆ ئامادەکردوون. لەگەڵەوەشدا دوو بابەت کە یکەینەتەوەری سەرەکی پرۆگرامەکەمانەوەش ئەو توێژینەوە زانستیانەیە کە ساڵانە بە تایبەت لە قۆناغی کۆتایی ناوەندەکانی خوێندندا پێشکەشەکرێت لەلایەن قوتابیانەوە. چ گرنگیەکی هەیە؟ ئایا دواتر چۆن سوودی لێبیندرێ؟ هەموو ئەمانە کەینەتەوەرێکی گرنگ لەگەڵ میوانێکی تایبەت باسیەکەین. و بابەتێکی دیکەمان هەیە کە زۆر هەستیارە، ئەویش ئەوەیە کە کاتێت مناڵەکەت پرسیارێکی هەستیارت لێ کات، پرسیارەکانی جیاوازە لەسەر جەستەی خۆی بێت یاخود لەسەر هەر بابەتێکی دیکە بێ بەلای تۆ زۆر نامۆیە، پێتانەڵێن لەگەڵ توێژەرێک لەگەڵ کەسێکی شارەزات چۆن وەڵامی وێیتەوە. بۆیە بینەری پرۆگرامەکە بن تا کۆتایی و لەگەڵمان بەردەوام بن. سەرەتا بابەتێکی جیاواز دەست پێ بکەین، ئەویش دروستکردنی خشتە. یەکێکە لەو پیشانەی کە لە هەرێمی کوردستان مێژوویەکی کۆنی هەیە، بەڵام ئێستا پیشەکە بەرەو نەمانە چێت بەهۆیەوەی کە بازاڕیان وەک ڕابردوو نییە و کڕیاریان کەم بۆتەوە. تەنها لە ناحیەی شەمامکی سەر بە پارێزگای هەولێر ساڵانی ڕابردوو نزیکەی 500 کورتکاری سووتاندنی خشتیانە کرد. بەڵام ئێستا تەنیا 7 کورە ماوە و مانگی جارێکیش خشتیان تێدا دروست دەکرێت و یاخود بەو شێوەی کە دروست دەکرێت ئەسووتێنرێت. ماوەی نزیکەی 50 ساڵە بەتەنیا قوڕ لە خۆڵێکی بێخەوش تێکەڵ بەکا دەکات و دەیشێلێت. دەستەماندۆکانی هێشتا ئومێدی دروستکردنی خشتی بۆ هەڵچنینی خانووەکان ماوە. ڕێخستن و بڕینی خشتی کردووە بە پیشەی، بە جۆرێک کارەکە قورسە قەهار بۆ بڕینی 1000 خشت تەنیا 40,000 دینار وەردەگرێت. سەرەڕای سەختی کارەکەی و ماندووبوونی، بەڵام هێشتا هیوای بۆ داهاتوو ماوە کە کاری خشت بڕین بەردەوام بێت. والله خۆش نیە، قورشێلان خۆشی چییە؟ بەس پێ مرتاعی بە ئیشەکە مرتاعی ئەگەیت بازارت هەبی خۆشترە زوو کە ئەو مادەکەت گەیشتی ئینتاجەکەت زوو بڕوا و زوو پارەت بێتە دەستێ هەر خۆشترە. بەسەکە ئەلان وان نییە. ئەمانە مەسە دەبینی بە خۆی زاروێ مانگی 6 پارەمان ئەو سال بێن دەگاتەوە مانگی 6 ساڵەشکە جاهاندەکەم مایلەکنی. ئەوە خۆشەکەی ئەوە ناخۆشە. کاری دروستکردنی خشت بە چەند قۆناغێکی جیاواز تێپەڕ دەبێت، جگە لە بڕینی خشت و وشکبوونەوەی لەبەر خۆر بۆ ماوەی چەند ڕۆژێک. دواتر پێویستی بە 8 کەسە بۆ ئەوەی بنزیکەی 30 بۆ 40,000 خشت بخرێتە کوورەیەکەوە و بە 3 ڕۆژ پڕ دەکرێت. دەرگای کوورەکە بە قوڕدا دەخرێت بۆ ئەوەی هەناسە نەدات. مام ئیسماعیل دڵی پڕ لە قسەیە بەوەی هێشتا خشتی چەند مانگێکی ماوەتەوە و نەی فرۆشتووە، بازاڕەکەشیان وەک جاران نییە. تەمەشای قەراتی کە لەوەتی دنیا برێن قەرات دادرا، قەرات خۆ ڕدنێ دانرا کاکە دکرا لەوەتی قەراتیشە بۆ ئەو کوورە لەنا هەولێر هەبووە بەپێی توانە بەپێی برن ئەمرو ئەوانە ڕۆیشتێتە گەشتە و لەکرم دەگات تێکشتکە ئەو شارە بووە قەدیم لەوەی پێشتر. ئەم ڕۆژێ کوورێک باپەر دەکرد لۆ سبەینی دەماسو تا کە دەماسە 2 ڕۆژی پێ دەچوو دیسان دەمانگە ئەومە دادەنی سا پڕبا هەموو ئەفتەی کوورێک ئەوە دەبوو دەردەچوو لەوەی ئەسووتریش بوو سێئیز بوو دەردەچوو لەو گۆڕی دەفرۆشە بەخۆر دەفرۆشە. دوای پڕکردنی کوورەکە لە خشت، کوورەکە ئاگری بۆ دەکرێتەوە بە جۆرێک بۆ سووتاندنی کوورێک 5 تۆن نەوتی ڕەشی پێویستە و نرخی هەر تۆنێکیش نزیکەی 400 دۆلارە و ماوەی 3 ڕۆژی پێویستە بۆ سووتاندنەکەی، 3 ڕۆژیش بۆ ساردبوونەوەکەی. بەڵام کوورەکە دۆستی ژینگە نییە. لەگەڵەوەش دوای ئەو هەموو ماندووبوونە بازاڕیشی بەو شێوەیە نییە بەهۆی خشتی هاوردە و گرانبوونی نەوتەوە. بازاڕەکەمان نمایە لەوەتی ئەو نەفتەش گران بووە، زۆر خراپ بووە. ئیسفادەشی وهانیانەوە نەفتەکەی بەرمیلی 150,000 دەوەسی ئیشەکەش هەر چەندی بکاتن کەرپوسێمە گران کە دەرێن زۆرە، یعنی ئیسفادەشی وهای نییە. تەنیا لە ناحیەی شەمامکی سەر بە پارێزگای هەولێر
ساڵانی ڕابردوو نزیکەی 500 کورەکاریان دەکرد بەڵام لە ئێستادا ڕێژەکە نزم بۆتەوە بۆ تەنیا 7 کورە هۆکارەکەشی ئەوەیە ئەم کارەکارێکی قورسە و پێویستی بە ئەزمونێکی زۆرە گەر لە باو باپیرانتەوە بۆت نەمابێتەوە ناتوانانی بیکەی لەگەڵەوەشدا ئێستا هاوڵاتیان بۆ ماڵەکانیان خشت بەکار ناهێنن بە پێی قسەی ئەو کەسانەی کە خاوەنی کوورن و کاری خشتبڕینیش دەکەن دەڵێن ئەم پیشەیە یەکێکە لەو پیشانەی کە ڕەنگە لە چەند ساڵی ئایندەدا بەرە و لە ناوچوون بچێت. ئازەر فاروق، کوردستان 24 گوندی ماستاوە هەولێر. حوتەمەین فستیڤالی هەولێر بۆ شانۆ دەستی بەکارەکانی کردووەوە بۆ ماوەی 7 ڕۆژ لە هەولێری پایتەخت بەردەوامە بێت کە 15 گروپی ناوخۆیی و نێودوڵاتیش لەم فستیڤالە بەشدارن. هونەرمەندان و بەشدارانی فستیڤالەکەش پێیان وایە کە ئەم فستیڤالانە ئەتوانێت ڕەوتی شانۆی کوردی ئەم باشتر بکات و ئەزمموی تێکەڵبوونی نەتەوە جیاوازەکانیشە بۆ ئەوەی کە کاتێک لەم فستیڤالانە یەکترە بینن شانۆکاران هونەرمەندان ئەوە گۆڕینەوەی بیرروڕا و هوەر و کللتوری یەکدیە. حوتەمین فێستیڤالی هەولێرە بۆ شانۆ. بۆ ئەم فێستیڤالە پایتەختی هەرێمی کوردستان میوانداری بەشێکی زۆر لە هونەرمەندانی ناوخۆیی و نێودەوڵەتی دەکات بۆ ئەوەی بەرهەمەکانیان نمایش بکەن. گرنگی پێکەوە ژیان لە بواری ئەدەب و هوەر و گرنگی هوەر چکە هوەر پەیامی خۆی هەیە و ئەم پەیامەش پەیامی ئاشتیە. هونەرمەندان هەمیشە لە شاخیش پەیامیان پەیامی پێکەوە ژیان بووە، پەیامیان پەیامی ئینسانی بووە. لیژنەیەکی 6 کەسی بڕیار لەسەر هەڵسەنگاندنی بەرەمەکانیان فێستیڤالە دەدەن و لە کۆتاییدا باشترین ئەکتەر و دەرهێنەر و نووسەری داق خەڵات دەکرێت. ماشا ئەکەین باشترین دەرهێنەر یا باشترین دەرهێنانی شانۆیی، باشترین ئەکتەر، باشترین ئەکتەری نێر، باشترین ئەکتەری مێ، باشترین سینۆگرافی، با بڵێن دیکۆر و ئەوشتانە و باشترین نمایشیش بڵێن نمایشێکە لە هەموو ڕوویەکەوە بکرێ پێی بڵێن کە ئەمە لە ناو فستیڤالەکە باشترین نمایش بوو. هەمووان پێیان وایە بوونی فێستیڤالێکی لەم شێوەیە دەتوانێت دەرگایەکی فراوان بە ڕووی یەکسەرانی کورد بکاتەوە لەگەڵ شانۆکارانی بیانی. ئەگەر مەبەستمان پەرەپێدانی خۆمان بێ ئەو ژنەکان بە تایبەتی بە هەر ڕێگایەک دەتوانین ئەوە بکەین، بەڵام گرنگە لە فستیڤالەکان با بڵێ جێگایەک بۆ ئەو بابەتە بکەنەوە بۆی ژن بتوانێت زیاتر بێتە ناو مۆزوعەکان. بۆیە بەدڵنیاییەوە لە دوای کردنەوەی فێستیڤالەکە تیپی شانۆیی سلێمانی یەکەم نمایشی خۆیان بەناوی شالیار و جادوگەری ماکبێست پێشکەش کرد. کامەران ڕەوف کە دەرهێنەری شانۆگەرەکەیە دەڵێت ئامانجم بوو ئەوە پیشان بدەم کە دووبیری جیاواز چۆن وڵات و تەنانەت خێزانیش لە یەک هەڵدەوەشێنێتەوە. پەیامی ئەم شانۆگەری ئەوەیە دابەشکردنی مەملەکەت، کاولبوونی هەتایی وڵاتی بەدواوەیەت و لە یەکترازانی خێزان لە یەکترازانی میلەتە. فستیڤالی هەولێر بۆ شانۆ 7 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژانە جگە لە کۆڕ و سیمیناری هونەری و ڕەخنەیی لە 3 کاتژمێری جیاوازدا لە هۆڵی پێشەوا و میدیا و ڕۆشنبیری نمایشەکانی بەردەوام دەبن. ڕناس ساعالی، کوردستان 24 هەولێر. هەر تایبەت بە جیهانی فیلم و سینەما و هوەریش بەگشتی لە شاری دهۆک ئامادەکاری نوێمین فستیڤالی فیلمی نێودوڵەتی دهۆکەکرێت کە بە یەکێک لە فستیڤالە سینەمایی و ڕۆشنبیریە گرنگەکانی سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش داهێنرێت. لەبارەی ئامادەکاریەکانەوە راپۆرتێک دەبینین. ئامادەکاریە نەهەمین فیلمە فستیڤاڵە دهۆکیە نێودەوڵەتینە. ئەستاڤێ فیلمە فستیڤالێل vê ofîsiya rojana berheviyat ken da ku filmê festîvaleke serkeftî nîşan bidin. Hemû astankatîne derbaskirin û biryareliyekî meha kanûna yekiya ev sale bi bejdariya çendîn welatên cîhanê filmê festîvala dihûkê destibkarên xwe ên hunerî biketin.
حال حاضر فیلم و هلبجارتنا فیلم و فیکس کردنوانا و جوریا تقریبا همه خلاص بی حال حاضر یا ما مهوانت خواهد دعوت کن و کتالوگ و پروگرام فستیوال پرین بکن و حال هر اوایت حاضریت ماهی که سالانه فیلم فیستیوالا دهوکیان دولتی به پنگاون باشتر نیبونوین بردوام دایه و به انجامدان وان جور فیستیوالان سینماکارن باشن جهان راد کشته هرمه کبوه که جی دهوکیری ناوندکا باش جبوی سینماکارن هر چار پارچن کردستانه مجارا نهمین فیلم فیستیوال دل سر کجبری بیتن اجبر ویجی بریاره ویجاره فیلم بناوا کمپین پنابرانداجی بهنه نشاندان جماره که فیلم هری باش یوتات ندستشان کنن که پشت داری اوه گره برن دیسانجی مجاره سرکی فستیوالا فیلم فستیوالا دوگ بو وی گره سر مجاره کجبریه اجبر وی چنده جی که بابت گیریده کجبریه ما تایبت مندی یک دا وی چنده ملبر روزان فیلم فستیوالا دا او فیلم کردی اوه دریش اوه بو فستیوالا نه پیشکش کنن لیکن پا دومی سوا پنابر روشاواجی پیشکش کنن فیلم فیستیوالا دهوکیان دولتی اپیکش گرینگترین بویرین سینمایی هنری روشنبیری السر آست هرم و عراقت هتل قلم دان. جدا سالن در بازبوی بریار اف سالا فیلم بیانی ابجرنویس کردی بهنه نشان دان. الدسپیکا مها خوزیران دری ورگرتنا فیلمان هاتو بو وکرن که سرجم 200 فیلم هاتین پیشکش کرن 5 فیلم هاتین جگرتن او بریارت روژان فیستیوال دا هفرکیل سردز و اینان خلاتن فیلم فیستیوال دهوکی بکن. مسعود محمد کردستان 24 دهوک سنتری لاوانی ئاراستا زیاد لە 1000 کتێبی جۆراوجۆریان بەبێ بەرامبەر لە نێو بازاڕی هەڵەبجە داباش کرد. کتێبەکان جۆراوجۆر بوون و گەنجانی ئەوڕێکخراوە بە گەڕان و ماندووبوونێکی زۆر توانیویانە و کتێبانە لە نووسەر و خوێنەران کۆبکەنەوە و ئامانجیشیان لەم کارەیانەوەیە کە زیادکردنی ژمارەی خوێنەر و گرنگیدان بە خوێندنەوەی زیاتر. پێشتر لە هەرێک لە شارەکانی هەولێر و سۆران زیاد لە 3000 کتێبی دیکەیان بەخشیوە. بەخشینی ئەم بابەتی خوێندنەوەیە ئەم کتێبانە دەستخۆشیە بۆ ئێوە سپاسانەکەین هەر کەسێکیش بە پێی توانای خۆی ئەتوانێت لە ماڵەوە ئەوەنە مەشغوڵی کۆمەڵێک بابەتی فەیسبوک ئەمانە بێ ئەتوانێت کات و سات و بینەکانی بۆ خۆی دانێت لەگەڵ خوێندنەوە لەبەرەوەی هەر خوێندنەوەیە ئەو ئینسانەکان نەگەینێت بە ئامانج. طبعا ئەم کتابانە بە ماندیبوونێکی زار زۆری چەند کەسێکی خۆبەخشی ئەو سنتەری لاوانی ئاراستە ئەنجام دەنەوە بە دەرگا لە دەرگای نووسەران و خوێنەران و هەموو ئەو بەڕێزانێک کە شەیدای بەخشینی کتێب بووینە توانیان هاوکاریمان بکەن تا بگەینە ئەو ژمارەیە کە 1000 کتێب بوو بهینە شاری هەڵەبجەی خۆشەویست بیبەخشین. ئامانجیش لەو کارێمە زیاتر ئاشنابوونی تاکە بە کتێب لەبەر ئەو هۆکارەش چەقی شالمە هەڵبژار ئەوانەی لە دنیای خوێندنەوە و کتێب دوورن بتوانین بیاهینە نێو ژیانی کتێب و خوێندنەوە و گرنجەکانی خوێندنەوە. کارێکی جوانە بە تایبەت کاتێ بینین لە شارەکەمان لە شارۆچکەکەمان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بەخشی نەکرێت جا بەخشینەکە گەر کتێبیش بێت ئەوە هەر جوانتر چونکە هەم لایەنە بەخشینەکەی ئەبێتە کللتورێک و هەم خوێندنەوەی بەردەوامیش ئەبێتە کللتور چونکە تۆ بتوێنێتەوە گەر ئەو ڕۆژەش کتێبێکە بەدەستەوە بە هەر لاپەڕەیەکی هەڵەدرێتەوە ئەخوێنرێتەوە لای هاوڵاتیان.
سەرەتای پرۆگرام ئاماژەم بە تەوەرەکی گرنگ کرد ئەویژەوەیە کە لەوانێ زۆر بەمان یاخود ڕوبەڕووی بوو بێتینەوە لەلایەن مناڵەکانمان یاخود منداڵی خێزانەکە بێ هەر منداڵێکی کە بێت پرسیارێکی لێ کردوین بۆ هەر ساتێک بێت ئێمە وەستاوین نەمانتوانیوە یاخود نەمانزانیەوە لەو کاتەیە کام وەڵام پێویستە بدرێتەوە بۆ منداڵە لەبەرەوەی پرسیارەکە ئەگەر هەستیار نەبوو بێت لەوانێ نامۆ بوو بێت یاخود پرسیارەکە قورس بوو بێ بۆی کە وەڵامەکەی وەرگێتەوە ئەو منداڵە بەڵام ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا کە چارەسەرکاری دەرونیە میوانمانە و لێرە ئەو بابەتە زیاتر باس دەکەین و گفتوگوی لەسەرەکەین کاک بەڕێز بەخێر هاتی زۆر سپاس سپاس بەیانێکی باش بۆ تۆ بەیانی تۆش و بەیانی بینەرانی کە 24 باش زۆر سپاس زۆر جار بالەوە دەست پێ بکەم ئاساییە مناڵ زۆر پرسیار بکات چونکە لە تەمەنێکە ئەوەندە پرسیارەکەن جاریوە تااقەتنی هەرجووە بیان بیتەوە بەڵام ئەم شتە ئاساییە وەڵا نەکەر ئاساییە بگرە ئەوەی دەردەخە کە دیارە منداڵێکی ئاکتیڤ و ینی ئاستی ژیری منداڵەکە دیارە بە تایبەت بۆ منداڵانەی کە لە تەمەنێکی زوودا دەست بە پرسیارێکی زۆر دەکەن شتێکی باشیشە بەڵام کاردانەوە و جوابدانەوەی ئێمە بۆ وەڵامی پرسیارەکانیان ئەوە دیاری دەکە ئاخۆ ئاسایە یان نا ئاسایە ئەگەر نا بە گشتی منداڵ ینی لە تەمەنەکانی بیداتی بە تایبەت لە 2 هەتا 5 ساڵی تەمەنێکی چۆن بڵێ کەشافیە کەشفیشتان دەکات دەهێوێشتان بدۆزێتەوە دەهێوێ لە معنای پرسیارەکان لە معنای شتانی لە دەوروبەری دەگوزارێن تێبگە بەڕاستی و تاکە هۆکاریش بۆی تێبگات ئەوەیە کە دەبێت پرسیارکە بەڕاستی ینی ئەگەر منداڵێک پرسیار نەکا نائاساییە باشە هەڵبەت ئێستش بەکارهێنانی ئامێرە زیرەکەکانەوە ژوای کردووە کە کەمتر پرسیاری لا دروست بێ خۆ ئەگەر پرسیاریشی لا دروست بێ لە مشکی خۆی بێڵێتەوە بەڵام بۆ نمونە ئەگەر مناڵێک ئەکتیف بێ وەکوی توی لێ ئاسایی بێت لە ڕۆژێکا چەندێک پرسیار بکایە خۆ چۆن بێت چەندێک ئەکتیف بێت ئەم مناڵە هەڵی تەندروستە مناڵێکی ئاسایی وەڵا سەرەتا ئەوە دەوەستێتەوە سەر ئاستی تەمەنی منداڵەکەی بۆ نمونە بۆ منداڵێکی 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ ینی فێربوونیە و منداڵی زیاتر لە ڕێگەی هەستەکانی وەیەتی زیاتر لە ڕێگەی پێنج هەستەکان و بە تایبەت هەستی بینین ینی منداڵێکی 2 هەتا 4 ساڵی زیاتر بەوە تێدەگە بەوە کەشفی دەوروبەری دەکات بەوەی کە دەیبینی بەوەی کە لە دەوروبەرەکەی دەیبینیت یان گوێبیستی دەبێ یان بۆی باز دەکرێت بەڵام بۆ منداڵێکی کە 5 ساڵ و بۆ سەرەیە حتممە ئەو منداڵانە لە ڕێگەی پرسیارەکانیانەوە تێدەگەن لە دەوروبەری بۆیە لە کاتی بەرکەوتنی هەر بابەتێکی نوێ یان لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەر حالەتێکی نوێ لە ژیانی و منداڵیدا بە دڵنیاییەوە پرسیارێک دێتە پێشێ و وەکو جەنابیش گوتت سەردەمی تەکنەلۆژیایە لە ئێستادا بە دڵنیاییەوە ڕۆژانە چەندان ڤیددیۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان چەندان شت بەرگوێ و منداڵی دەکەوێت کە دەکرێت هەموو جێگەی پرسیار بن بۆ منداڵە بۆیە بە دیاریکاوی ناتوانین بڵێن ئەوەندە پرسیارە ئاساییە ئەوەندە ناسایە بەڵام بە تەئکیدی منداڵێک کە ڕۆژانە هێندە سەرچاوە هەبن بۆ شتی لێوەربگرێ حتممە دەبێت پرسیار بکە ینی پرسیار بکە سەبارە بە شتی ئەو بۆ ڕوویدا ئەوە بۆ وابوو بە تایبەتیش ئێستا کە سوۆسیال میدیای ئێمە بەڕاستی فلتەری لەسەر نییە ینی زۆر ڤیددیۆی سەروی هەژدە ساڵی دادنێ بەڵام زۆر جاریش ئەو وەڵامە لەوانەیە لەگەڵ کللتور و یاخود ژینگەکەی ئەم نەگونجێت بۆیە دەکان و باوکان هەوڵبەن زۆربەی کات خۆیان وەڵام دەرەوەی پرسیارەکان بن کاتێ مناڵێک ئەبینین ئەکەوێتە تەمەنی تر پێوترێ مێرمنداڵ ئەم تەمەنە تینەیجەریان پێوتریان زۆر هەستیارە تەمەنیان لەم کاتەیە پرسیارەکان لەبارەی چۆنێتی دروست بوونی دایکە من چۆن لە دایک بووم باوکە من چۆن دروست بووم ئەم پرسیارانە ئەبێ دایک و باوک چۆن جوابی باتەوە وەڵا باکیل پرسیارەکە زۆر تەواوە ئەو پرسیارە و هاوشێوەی ئەو پرسیارانە منە سەبارەت بە مردن پرسیار دەکات سەبارەت بە بابەتە ڕۆحیەکان و خوا و ژیانی دوایێر و زۆر بابەتێکیان کە بەڕاستی ڕوبەڕووی دایک و باوکان دەبنەوە بەڵام ئەوەی گرنگە چەند خاڵەکەن بەر لەوەی وەڵامی منداڵەکە بدەیتەوە تۆی دایک و باوک یان تۆی پەروەردەکار
بەر لەوەی جوابی ئەو پرسیاران بدەیتەوە پێویستە چەند شتێکن کە بیزانی بەڕاستی یەکێک لەوانە کاتێک پرسیارێک منداڵ دەکات بەڕاستی لە معنای ئەو پرسیارەی بکۆڵینەوە ینی بزانین بۆ ئەو پرسیارەی دەکات چونکە زۆر جار هەیە ئێمە لە ڕوانگەی خۆمان کە گەورە ساڵانین وەڵامێک دەدەینەوە کە بەڕاستی پێداویستی ئەو پرسیارە نیە کە منداڵەکە کردوێتی بۆیە زیاتر لێ ئالۆز دەکەن بۆیە ئەکید بینەوە کە بەڕاستی مانای دقیقی پشتی پرسیارەکەی چییە ئەوە یەک دوو ڕاستگۆ بین لەگەڵ منداڵەکانمان ینی کاتێک منداڵەکە پرسیارێک لێ دەکات سەبارەت بە بەنمونە من چۆن هاتوومەتە دنیا و دایکە یان باوکە من چۆن هاتوومەتە دنیاوە زۆرێک لە دایک و باوکەکان خۆیانە دزنەوە لە شەرمێک دروستە بێ لەلایەن بە تاکیدی خۆیان دەدزنەوە وەڵامێکی دروست دەکەن کە بەڕاستی نامەنتەقی یا ینی دوایەوەی کە منداڵەکە بۆ خۆی هەست دەکات یەکێک لەو شتانێک کە ئەو دایک و باوکە لە دەستی دەن متمانەیە باشە لەم کاتە بێ دایک و باوکەکە ڕاستی و دروستەکەی پێ بڵێن یاخود بە شێوازێکی تر تێبگێنن ئەکید ڕاستیەکە ئەوەیە زۆر جار هەیە بەڕاستی نەکەرەوە مەسەلەکانی کەشە دایکەکە یان باوکە بەڕاستی وەڵامی لا نییە ئەنی ئاساییە ئەگەر بڵێ من نازانم یان ئاسایی ئەگەر پێی بڵێ کاتێک کە جوابت دەدەمەوە بەڵام حتمما دەبێت جواب بدەوە و یەکە لە خاڵەکانەوەیە کە لە کاتی جوابدانەوەدا زیادە ڕەوی نەکەین ئەنی زانیاری ورد و زانیاری زیادە نەدەین چونکە منداڵە هەیە کە دەست دەکەن بەو پرسیارانە حتمما سەروی 6 ساڵین باش نییە بۆیە ئێمە لە جیاتی ئەوەی کە بین وردەکارێکی زۆر زیاد بدەین کورتی و ڕوونی لە وەڵامەکانماندا بۆ ئەو پرسیارانێک کە منداڵەکان دەیکەن زۆر گرنگە ینی ئێمە بزانین چی دەڵێن چی کاردانەوەکمان دەبێت بۆ ئەو پرسیارانێک کە منداڵەکە لە تۆی دایک و باوکردەکە و یەکێکە لە ئەو شتانێک کە زۆر گرنگە کە دەبێت دایک و باوکان لەبەر چاوی بگرن ئەوەیە کە شەرم نییە بەڕاستی منداڵەکەت پرسیار دەکەن یعنی ئاسایی ئەگەر پرسیار دەکات وەڵامی پرسیارەکانش دەوەستیتەوە سەر باگراوندی کەلتوری و ئاینی و کۆمەڵایەتی و پەروەردەیی دایک و باوکەکان باشە زۆر جا دایک و باوکەکە لەوانێ بە شێوازێک منداڵەکە بشکێنەوە نەک وەڵامی بنەوە جوابێکی وای بنەوە بڵێت تۆ کەی وەختی و پرسیارەتە تۆ بۆ نییە و پرسیارە بکەی ئەمانەت تا چەند دروستە ئاوای لێ کات کەسایەتێکی شەرمنی هەبێت یاخود چ جۆرە کەسایەتیەکێ بێ کاتێک پرسیار بکات و بەم شێوەیە وەڵامی بدرێتەوە وەڵا بە ئەکید بۆ هەر بربەستێک کە دێتە سەر ڕێگەی منداڵی و یان لە هەر حاڵەتێک دەکات بەڕاستیەوە دەچێتە بابی ئەبیوسی شەو ینی چەسانەوەی منداڵی چونکە خۆیەتی و منداڵە حەقێکی ڕەوای خۆشێتی کە پرسیار بکات کاتێک کە تۆ دەڕۆیت کاردانەوەیکی لەو شێوەیە دەبێت کە شکاندنەوەی تێدایە یان ئیهمالکردنی تێدایە بێگومان ئەو هەستانەی کە منداڵەکە لەو کاتەیە بۆی دروست دەبن زۆر جارەیە کاردانەوەیکی خراپ هەر لەو کاتیدا دروست دەکەن و زۆر جاریشەیە لە لاشعور لە نستی ئەو منداڵیدا ئەوە دەمێنیتەوە کاتێکی کە گەورە دەبێت بە ئەکیدی هەرەوەی کە گوتت منداڵێک دەبێت لەوەیە متمانەی بەخۆی نەبێ لەوەیە دەست پێشخەر نەبێ لەوەیە منداڵێک بێت کۆمەڵێک توانایی و کارامەی تێدا بن بەڵام یەکێک لەو شتانەی کە سەبەب ئەو منداڵە ناتوانانی بەهرەکانی خۆی توانایەکانی خۆی کارامەیەکانی خۆی دەرخا ئەوەیە کە ئەو منداڵە لە تەمەنی ناوجوانی یان لە تەمەنی هەرزەکاری ئەو منداڵە شکێنراوەتەوە زۆر کەسایەتی یاخود منداڵێکی شەرمنی لێ دەرەچێت ئەکید ئەوە تاثیر دەبێتە سەر کەسایەتێکی شەرمن دەست پێشخەر نەبوو ئۆپن ینی کراوە نەبوون بۆ ئەزمموی نوێ ترسیەوەی تەجروبەی ئەزمموی نوێ بکە تاثیر دەکات سەر لایەنی ئیشوکاری بۆ منە دەبتە مامۆستایەک دەبتە دکتۆرێک حتمما لەسەر ژیانی ئەو منداڵی تاثیری دەبێ بە ئەکیدی ڕاستە باشە کاک بەڕێست زۆر جار منداڵان بە تایبەت کاتێکە گۆڕانکاریەکان لە جستیاندا ڕوەدات جا چ ڕەگەزی مێبێ خود نێر بێ ئەو منداڵە پرسیاری لا دروستە بێت من جارێک منداڵەکەی خۆم تووشی ئەو حاڵەتەی کردم هەنێک پرسیاری لێ کردم کە زۆر هەستیار بوو نەمەتوانی وەڵامی بەمەوە پێم وت کاتێکتر وەڵام تێمەوە تا دواتر لەگەڵ کەسانێکی وەکو بەڕێستان شارەزایەک باسی و بابەتەم کرد و وەڵامێکی دروستی بینەوە چی بە دایکان و باوکان بە خێوکارانەڵی کاتێ منداڵەکەی پرسیار لەبارەی جستەوە ئەکات لەبارەی گۆڕانکاریەکانی جستەوە ئەکات وەڵا پێش جوابەکەیت و
کەلتوری ئێمە وایە بڕێک ئەو مەسەلانە وەکو چۆن بڵێ بڤن ترسە ناکەن عیبن باز بکرن بەڵام زۆر گرنگە کە منداڵ چۆن پەروەردەی فکری دەکەی پەروەردەیەکی ڕەوشتی و ئەخلاقی دەکەی بە هەمان شێوە پێویستە پەروەردەی لایەنی جنسی و سێکشواڵی بکرێەوە منداڵە چ تەمەنێکیش گونجاوە بۆی منداڵ ئەتوو ئەنی بەڕێی من بەر لەوەی منداڵەکە پرسیار بکە بە لەوەی ئەتوو دەست پێشخەرکەی یعنی ئەتوو پێش منداڵەکەت کەوی هەندێک شتێ بەڕاستی لای ڕوون بکەوە بنمونە منداڵ لە تەمەنی 7 ساڵ بەسەری ئیدی لە معنای لۆژیکی پرسیارەکان لە معنە فکریەکان تێدەگات لە مەسەلە فکریەکان تێدەگات بۆیە دەکرێت دایک و باوک کاتێک منداڵەکە دەگاتە ئەو تەمەنە باسی ئەندامەکانی جەستی بۆ منداڵەکەکات چ کوڕە چ کچە باسی ئەوەی بکات چ ئەندامێکی پرایڤێت زۆنە ئەنی ناوچەیەکی تایبەتە بەخۆی کامانە ئەو ئەندامانن کە ئاساییە بنمونە ئەمن قسەی لەسەر بکەم لەگەڵ لە شوێنی کراوە و گشتیدا کامانە ئەندامی گشتین و کە دەکرێت خەڵکی گشتی بیبینی و کامانە تایبەتن بە خودی خۆم و کێ بۆی هەیە ئەو ئەندامە تایبەتانەی من ببینی چونکە بەڕاستی زۆرتر لە دوایەوە لادان دروست دەبێت ینی منداڵ شارەزایی نییە و بە تایبەتی لە کچاندا کاتێککە دەگەنە تەمەنی باڵغ بن و پێگەشتن دەبینی کۆمەڵە گۆڕانکاری لە هۆرمۆنات و لە جستەوە ئەو ئافرەتەیانە ئەو کچەیە دروستە بێ بەڵام هیچ زانیاریەکی نییە سەبارەت بەوانە بۆیە ڕەنگە پەنابەریتە بەر ڕێگەیەکی نادروست یان شێوازێکی ئەڵە و زۆر جار هەیە لە یەکەمی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ ئەو گۆڕانکاریانەدا تووشی هەندێک نیشانەی خەمۆکی قەلەقی سترێسێکی زۆریان پێوە دیار دەبێ تووشی شەرم دەبن خۆشارنەوە خۆلادان لەو مۆزوعانە ینی ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە بەڕاستی ئەو منداڵە یان ئەو نەوجەوانە هێشتا ئاشنا نەبووە بە ئەندامەکانی جەستەی خۆی تەواو زانیاریشی پێ نییە بێگومان ئەو منداڵە جا کچ بیا کوڕبێکە زانێرێکی تەواوی پێ نەبووە بێتە ڕێگە خۆشکەرێک بۆی زیاتر دەستدرێژی بکرێتە سەری جا بە هەر جۆرێک بێ کاک بەڕێز بن خۆشحاڵ بووم بابەتەکە هەڵەگرێت کە زۆر زیاتر قسەی لەسەر بکەین لە بەرەوەی بابەتێکی هەستیار و چڕوپڕە بەڵام دەرفەتی بەرنامەکارەوەندە بوو زۆر سوپاسی تۆکەین سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس خۆشحاڵ بووین سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆیەوەش دەستان خۆش بێت هەرچەندە بەرهەمی ئەم ساڵی هەناری جوتیارانی هەرێمی کوردستان بەهۆی کەشوهەوا وەک پێویست نەبوو بەڵام بەرهەمی باخی هەناری جوتیارە نمونەیەکی ئاکرێ لە ڕەواندز پڕە لە یاخود پڕ هەرمێنە قەبارەی گەورە و پڕئاوی هەنارەکان وای کردووە کە کڕیاری زۆری هەبێت جگەل لە فرۆشتنی تەواوی بەرهەمی باخەکەی هەر لە ئێستاشەوە کڕیاری بەرهەمی ساڵی ئایندەشی ئامادەیە ئەو جوتیارە نهێنی قەبارەی گەورەی پڕئاوی هەنارەکانی بۆ کوردستان 24 ئاشکراکات کارتۆنێکم کڕی بە $18 کڕی یە کارتۆن هەنارەکانم استفادە لێ کرد هەنارەکانم خواردن قەلەمەکەشم استفادە لێ کرد بەو شێوەی متر بمان کردو ئێستا ئەو هەنارەیە کە لەبەر چاوە فەرموها هەنارەکەی زۆر جوانە جوتیارە نمونەیەکەی ئاکۆیان لە ڕواندز هەنارێک دەڕنێت و دەیگوشێت هەنارێکی پڕئاوە و تامێکی زۆر خۆشی هەیە زیاتر لە پەرداخێک خۆشاوی لێ دروست دەکرێت سیرکەن ئستا ئەو هەنارە بەناو فەڕەنسیا ماشەڵڵا زۆر شتێکی باش و دەگمەنە و هەنارجی زۆر قورسە بە وەزن زۆر ئەمینێتەوە خەراب نابیت لۆ سەرماش زۆر باشە ینی شتێکی ئەوەندە باشە بە شەعیر ئەتوانی وەسفی بکات جا بۆیە داواکاریم لە برا جوتیارەکان ئەوەندی پیانەکری ئەو جۆرە هەنارانە بچینن کە ئینتاجیان زۆر باشە نایابی جۆری هەنارەکەی لە ڕووی قەبارە و چێژەوە وای کردووە بەردەوام ساڵانە بەر لە پێگەیشتنی هەنار کڕیاری زۆری هەبن ئەو کڕیارەی بەرهەمی باخەکەی کڕیوە بەر لە گەیاندنی بۆ بازار بەردەوام پەیوەندی پێوە دەکرێت و ئەویش بەشی زۆری بەرهەمەکەی هەر لێرە و بە تەلەفۆن فرۆشتووە ئێستا حالی ئەمە هەنارن لێ کردیتۆ لێرانە هەمووی بقناعەتە بۆ تەلەفۆن فرۆشە ماشەڵڵا هەنارەکەی بێحەد
لە تامی دەرچووە هەنار وڵات جملەیە بە زۆر بە جملەیە بە چیلۆ هەیە مشتری زۆرە ئێستا تەلەفۆنەکە دێ 100 کیلۆوە کەس 100 کیلۆ نابە لۆمارە بەڕاستی دەگە هەنارەکە جوان نەبی کە 100 کیلۆ نابە هاتوو ئێستانە لێ 2 کیلۆ دەکڕی یان کیلۆجی دەکڕی بەس کابرا هەیە تەلەفۆنەکە 100 کیلۆ دەبە چونکی هەنارەکەی جوانە هەرچەندە ئەمساڵ بەرهەمی هەناری هەرێمی کوردستان باش نەبوو لێ هەناری جوتیارە نمونەیەکەی ئاکۆیان پڕ هەڕمێنە و جگە لە فرۆشتنی تەواوی بەرهەمی ئەمساڵی هەر لە ئێستاوە بەرهەمی ساڵی داهاتووشی فرۆشتووە نرخی 1 کیلۆ هەناری ئێرەژ لە بازار لە نێوان 2 بۆ 3000 دینارە تەیفور محەممەد کوردستان 24 ڕواندز لە بەشێکی زانکۆ یاخود پەیمانگاکان هەندێک لە قوتابیان لە کاتی ئامادەکردنی راپۆرت سیمینار و توێژینەوە زانستیەکان بە تایبەت کە لە کۆتا قۆناغەکانەکرێ لە بریەوەی کە خۆیان بە دوواداچوون بکەن سەرچێکی تەواو بکەن سەرچاوەکان بدۆزنەوە بە دەستی بخەن ڕاستەوخۆچن سیمینار و راپۆرتی ئامادەکراوە کڕن کامش نیگەرانی زۆری لای مامۆستایان و قوتابیان لەیەکەوێتەوە چونکانێک قوتابی بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر بەردەستیخا بەڵام هەنێکیان ئاسان کڕێویانەوە هیچ خۆیان پێوە ماندوو نەکردووە دواتریش لەوانەیە ئەوەی ئەو بەخرێتە پێشەوە پسپۆڕێکی بواری ڕاگەیاندن پێی وایە کە تەنیا چاودێرەکان ئەتوانن ئەم بابەتانە چارەسەر بکەن لە ڕێگەی چاودێری و لێکۆڵینەوە لەسەر ئاستی قوتابی وە خودی توێژینەوەکە نەک تەنها لەسەر و بابەتەی کە کراوە با سێرچێکی تەواویشی لەسەر کرابێ بەڵام خۆ مامۆستاکە یاخود توێژەرەکان ئەزانن کە ئاستی ئەم قوتابیە چۆنە تاتوانی بێتی ئەم سیمینارە یاخود ئەم توێژینەوەی ئامادە بکات با ئەم بابەتە ببینین و دواتریش لەگەڵ میوانەیەک گفتوگۆی زیاترەکەین. کاتی ئامادەکردنی راپۆرت و سیمینار و توێژینەوەی زانستیە لە زانکۆ و پەیمانگاکان بۆ ئامادەکردنی هەریەکێکیان خوێندکاران پێویستە خۆیان بابەتەکان ئامادە بکەن و بە دوای سەرچاوەدا بگەڕێن بۆ ئەوەی باشترین پێشکەش بکەن چونکە بەشێکی نمرەیوانەکان لەسەر توانای ئامادەکردنی ئەم بابەتانە وەستاوە بەڵام بەشێک لە خوێندکاران بەبێ ماندوو بوون بە ئامادەکراوی دەیکڕن. من هەر نەک لە خۆمانێ هاوڕەکانی خۆشم زۆر گرنگی پێێن و ئەشکڕن ئەیکڕن ئەچنە نووس ئەو شوێنی ئیسینساخەکانەوانێ داوایان لێ ئەەکەن و هەرزانیشە هەنێکیان هەیە زۆر هەرزان ئەیفرۆشنانێ خۆ چەند سیمینار و راپۆرت 2 یەک دوێدانێک ئیش بەپی بابەتەکان چونکەنێ بابەتەیە کاتی زۆرتری ئەوێتە تۆ راپۆرتی ئامادەکەی زانیاریە بێ زۆر کۆکەیتوانێ و زۆرتری پێچێت. سارا خوێندکاری زانکۆیە نیگەرانە لەوەی بەشێک لە هاوپۆلەکانی راپۆرت و توێژینەوەی ئامادەکراو دەکڕن چونکە پێی وایە ئەو کەسانە دەتوانن نمرەیەکی زیاتر بەدەست بهێن و کاریگەری خراپ لەسەر دەرونی خوێندکارانی دیکە دروست بکەن. هیچیە گەڕێتەوە بۆی کە ئێمە هەوڵی خۆمانین ویلاکە بین لەگەڵ مۆزوعەکەیە بەڵام ئەوان یەکسەر بە شێوەیەکی حازری ئەیکڕن و بۆنە دەرەجەی لەسەر ئەوە حتمەن و هەمان دەرەجە ئێمە ئەهێنن یاخود زیاتریش. ساڵانە لەسەر جەم زانکۆ و پەیمانگاکان خوێندکاران ئەرکی دروستکردنی توێژینەوەیان پێدەست پێدرێت ئەم توێژینەوانە دەبنە بەشێک لە ئەرشیفی گەڕانی زانکۆکان و بەیەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بەدەستهێنانی بڕوانامە دادەنرێت هەموو ساڵێک گرفتی فرۆشتنی ئەم بابەتانە ڕۆبەڕووی بەشێک لە زانکۆ و پەیمانگاکان دەبێتەوە و تا ئێستاش چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدۆزراوەتەوە. نووسینی توێژینەوە و راپۆرت و کار و چالاکی خوێندکاران دانراون بە پارە لە دەرەوە لیان لە نزیکی زانکۆ پەیمانگاکان لەگە خوێندکارەکە دانیشێ بزانە چی کردووە توێژینەوەکە تا چەند گەڕاوە بۆ نمونە لە سەرەتاکانەوە لە ناونیشانەوە کێشەی توێژینەوەکەی و کۆکردنەوەی داتا و زانیاری و سەرچاوە دوای ئەوانە دەزانێت کە ئاستی خوێندکارەکە چۆنە. بەپێی بەدواداچوونێکی وێبسایتی نیچر ئیندێکس بۆ ساڵی 2018 ئەمریکا، چین، ئەڵمانیا لە پلەی یەکەم و دووەم و سێمدان بۆ نووسینی باشترین و زۆرترین توێژینەوەی زانستی نوێ بەڵام عێراق بە هەرێمی کوردستانەوە لە خراپترینەکانن بۆ نووسین و بڵاوکردنەوەی توێژینەوەکان. نیان بارزان، کوردستان 24 سلێمانی. لەسەر گرنگیم بابەتە و بۆی کە قسەی زیاتری لەسەر بکەین میوانداری بەڕێز دکتۆر کارزان شێخ مەحسین مان کردووە کە بەڕێوەبەری گشتی سنتەری
توێژینەوەی زانکۆی سەلاحەدینە. دکتۆر بانیت باش بەخێر هاتی. سپاس. دکتۆر پێشەوەی باسی ئەو بکەین چۆن بەدەستێنن ئەو توێژینەوە سیمینارانە بە گشتی بۆچی پێویستە قوتابی توێژینەوەی هەبێ یاخود سیمیناری هەبێ یاخود راپۆرتی هەبێ لەسەر بابەتێک؟ بەڵێ خۆی شتێک لە ئینسانە هەیە بە ئینگلیزی پێڵێن کیۆریۆستی یاخود مەراق ئەو حبی استیطلاعی کە ئینسان هەیەی توێژینەوە ئەوە دەبێت دەرخات لە بابڵێن قوتابیان. کاتێک کە قوتابێک دێتە مەرحەلەیەکی وەکو زانکۆ بۆ نمونە پێویستە ئەو توانایە خۆی بە دەربخات لە ڕێگای لێکۆڵینەوە و گەڕان بە دوای زانیاری و دۆزینەوەی ئەو سەرچاوانەی کە پشتی هەرچی مەسەلەن بۆچوونێکی خۆی یاخود سەرپەرشتیارەکەی دەکات. جا گرنگی توێژینەوە لە چەند خاڵێکە یەکێک لەوانە بیری ئەو قوتابێ دەجوڵێنی بەڵگە دەدۆزیتەوە بۆ ئەو بۆچوونە زانستی کە پێت وایە ڕاستە. دواتر جۆرێک لە جۆری فۆکەس دروستەکە لە قوتابیانە بنمونە کاتێک کە تۆ معلوماتێکی زۆر وەردەگرێت گەر هاتو توێژینەوەت لە بوارێک کرد مێشکی تۆ یاخۆ زانیاری تۆ لەو بوارە زیاتر قوڵ دەبێتەوە هەست دەکەی کە تۆ جۆرێک لە اختصاص وەردەگری جۆرێک لە تایبەتمەندێتی وەردەگری لە زانیاریەکان. جامەش بەشێکە لە کرێدیتی قوتابی کاتێک کە دێتە زانکۆ چونکە قوتابی هەر ئەوە نییە تۆ بە ئوسلوبێکی تەلقینی لە قاعەیەکە دایبنیت و هەر محاضەڕی پێ بڵیتەوە بەعکسەوە ئێستا هەموو دنیا گۆڕاوە بەنسبەت کوردستانیش بەرەوە ئاراستەیە دەڕۆین دەبێت قوتابی سنتەری فێربوون بێ کەواتە قوتابی دەبێت خۆی بچێت بە دوای زانیاری بگەڕە خۆی دەبێت بچێت لە کۆڵنەوە بکات خۆی دەبێت بچێت ئەو بوارە هەڵبژێرێت کە حەزیلەتی و بە دوایدا بچێت و تایبەتمەندێتی تێدا وەرگێت. باشە زۆر جار قوتابیەکە ئەچێت توێژینەوەیەک بە ئامادەکراوی بەردەستەخاوەکو لە راپۆرتەکە بینیمان هەندێک جارەی کڕن ئاسانترە کەواتەمە حەزەکەی لا دروست نەبووە بۆ ئەوەی کە هەیبێت ئەوەی باست کرد حەزی هەیە بۆ بە دوادا چوون بۆ ئەو بابەتە یاخود پەیوەستیشیان پەیوەندی هەیە بە سیستمی خوێندنەوە. خۆی لە پەروەردەوە کاتێک لە 12 ساڵی یەکەمە کە قوتابی لە پەروەردە دەبێت فێری ئەوە بکرێت کە گەڕان بە دوای زانیاری و ئەو مەراقی زانستی کە باسمان کرد ببێتە کەلتورێک لای ئەو قوتابی دەبێت خۆی حەز بک بە دوای زانیاری بگەڕێت زانیاری لەلا خۆشەویست بێت و ئەو بوارەی کە دەیەوێت تێدا لێکۆڵینەوە بکات وای لێ بکەیت کە بەو ئاراستەیە بڕوا کە خۆی زانیاری بەدەست بێنێت و کتێب بخوێنێتەوە و سەرچاوە بدۆزێتەوە و بە دوای ئینتەرنێت تا بگەڕێت. ئەو کێشەیە کە لە پەروەردەوە گوازراوەتەوە بۆ زانکۆ لە زانکۆ کاتێکی کەمی هەیە قوتابی جاری وایە تەنها لە پۆلی 4 پرۆژەیەکی توێژینەوە دەکات کە فریای ئەوە نەکەوتوە یاخود ئامادە نەکراوە بۆ ئەم جۆرە پرۆژە توێژینەوەانە وە سترێسی خوێندن و شتیشی دەکەوێتە سەر ناچار پەنا دەباتە بۆ پەنا دەبات بۆ لایەنی تر بۆ کڕین یاخود وەرگرتن یا دەرهێنانی بابەتی ئامادەکراو بۆ ئەوەی با بڵێن لەم قۆناغە بپەڕێتەوە. بەڵام ئەمە پێویستی بەڕاستی بە سیستەمێکی گراجوەڵ هەیە خۆت با بڵێن وردە وردە ئەو قوتابی ڕابهێنی لەسەر چۆنێتی ئامادەکردنی توێژینەوە چۆنێتی دەستکەوتنی زانیاری چۆنێتی گەڕان و چۆنێتی خوێندنەوەی سەرچاوە ئەوانە دەبێت بە مەراحل تێپەڕێت. باشە دکتۆر چۆن ئەتوانرێ وا لە قوتابی بکرێت کە بەو قۆناغانەیە تێپەڕێ و توێژینەوەیکی باش ئامادە بکە چۆن ناچار بکرێت کە ئەمە ئامادە بکات و خۆشی بیکات؟ خۆی ئەو بابەتە گشتگیر نییە ینی هەموو قوتابێک وان نییە چونکە سەر لە زانکۆکان هەندێک لە قوتابیان توێژینەوەی زۆر پوخت و ڕێک و با بڵێن زۆر پرزانیاری و تازەگەری تێدا بەڵام حاڵەتەکەی دیکەش هەیە بۆ ئەمەی کەشەنە نەکات چی بکرێت ئەکید بەشێکی تریش هەیە خۆی دوو ڕێگا چارەی سەرەکی هەیە چێکیانەوەیە کە کاتێک کە راپۆرتەکە بۆ مامۆستاکان دەگەڕێتەوە خۆت بۆ بەشەکەی خۆیان دەگەڕێتەوە دەبێت لێکۆڵینەوەی تێدا بکرێت ئایا ئەم سەرچاوانەی کە بەکار هاتووە بە فعلی بەکار هاتووە. دواتر شتێکیش هەیە کە زۆر گرنگە لە توێژینەوە لە کوردستانە تا ئێستا نەبووتە نەریت یعنی بۆ بەدواداچوونی توێژینە ئەویش پێ دەڵێن ڕۆدەیتە خۆت داتە خاوەکە
ئەو داتاخاوی کە ئەمەیە پێ دروست کراوە لەکوێ هێناوێت یعنی زۆر گرنگە تۆ کاتێک کە توێژنەوەیەک دێتە بەردەست لە داتاخاوەکە بکۆڵیتەوە چکە تۆ کاتێک کە کۆمەڵێک ڕقم دروست دەکەی ئەگەر با بڵێن پولێک یاخود دەریایەک لە ڕقمت نەبێت ناتوانێت ئەو ڕقمانی لێوەرگریت و توێژنەوەیەکی لێ دروستکە جا ئەم پول دەیتە ئەگەر تۆ بچیتەوە سەرچاوەکە دەزانی کە ئایا ئەم داتایە حاضر کراوە کراوە یاخود فعلا ئیش کراوە لەم داتایی کە دەستێنە بۆ منە ڕاپرسیەکەی کردووە یان نەی کردووە پەڕاوی ڕاپرسیەکانی لێوەرگری مەسەلەن بۆ منە ئەگەر تێستێکی کردو مادەیەکی تێکەڵ کردو بزانی تێستەکەی چۆن کردوانی بچیتەوە سەر باگراوندە خامەکەی ئەو توێژینەوە بۆ دەردەکەوێت کە ئەو توێژینەوە ئایا ئامادە کراوە یاخودنە باشە چۆن بزانرێکەوە ئامادە کراوە یاخود کێنەوانە یاخود دەبێت چی بکەن توێژەران ئەو لیژنانەی کە دانرێن چۆن ئەتوانن بیناسنەوە خۆی لێژنەکانی بەشەکان زۆر گرنگە لە زانکۆ کە ئەوکو باسم کرد بە دوواداچوون بکەن بۆ ئەو توێژینانە بەڵام لە ئێستادا خۆ دەزانی ژمارە قوتابیان ئەوەندە زۆر بێتە زانکۆ جاری وایە فریای ئەوەش ناکەی کە تۆ لەوەیە مەسەن چەند نمونەیەکی عشوایی وەرگری بۆی بزانی ئایا ئەمانە داتای حاضرن یاخۆت داتای توێژنەوەی ڕاستەقینەن بەڵام لەبەر زۆری ژمارە و کەمی کات جاری وایە چاوپۆشی دەکرێت ئۆڤەرسایت دەبێت بەسەریانات تێدەپەڕێت وا دەکات قوتابیەکە لەم قۆناغا بە شێوەیەک لە شێوەکان بپەڕێتەوە و گرنگیشە بەڕاستی سزایەکی تەواوی تونند هەبێ بەرامبەر بەو کەسانی کە ئەم جۆرە با بڵێن کارە دەکەن چونکە ئەگەر هەر قوتابێک ئەوەی لێ دۆزرایەوە وەکو وایە کە غەشی کرد بە خۆت قۆپی کرد بێت دەبێت ینی ئیجراعاتی ئیداری توندی بەرامبەر بگیرێتە بەر بۆی ببێتە ینی نمونەیەک بۆ ئانی تر تاوکو بۆ ڕێچکە خراپە دانەڕۆ باشە دکتۆر زۆر جار ئێمە باسی ئەو لایەنە خراپەمان کرد بەڵام توێژینەوەی باشیش هەیە ئایا کار بۆ توێژینەوەانە کرێت دواتر لە ناوزانکۆکاندا یان ئێهمالکردن و فڕێدانی هەزاران توێژینەوە لە ناو مەخزنەکانی زانکۆ و پەیمانگاکانە وای کردووە کە قوتابی خۆی ماندوو نەکات بۆ توێژینەوە خۆی ئەمە بۆچوونێکی زۆر جوانە بەڕاستی من جارە سوپاسان دەکەم کە ئێوە وەکو کەناڵێکی ئەلامی گرنگی بەباەتی توێژینەوە دەدەن خۆی توێژینەوەی زۆر گرنگ هەیە ئێمە لە سنتەری توێژنەوەی زانکۆی سەلاحەدینانی خەڵکی وامان هەیە توێژنەوەی کردووە کە لە گەورەترین جۆرنالەکانی جیهان بڵاوبەتەوە کە خەونی هەموو زانایەکی ئەم جیهانەیە لە کوردستانە بە داتای خۆمان بڵاو کراوەتەوە بەڵام تا چەند ئیسیفادە لەوە دەکرێت ئەوە ڕاستی ڕۆلی ڕاگەیاندن و ڕۆلی ئەو دروستکردنی ئەو پردەی نێوان توێژەر و زانکۆ لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان زۆر گرنگە بۆی ئەو توێژینەوانە کاتێک کە ئەنجام دەدرێن بتوانرێت سوودی هەبێت یعنی بتوانرێت گۆڕانکارێک دروستکە خۆشبەختانە لەم چەند ساڵەی ڕابردووی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەستنەوەیکی زۆر باشە ینی سەیر دەکەن چەند ئەکادیمیە کاتێک کە توێژنەوە دەکەن حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بەرەو ئەو ئاراستەیە دەڕۆن کە توێژنەوەکان بەڵام هێشتا پێویستە کە ڕۆلی توێژەر و توێژینەوە و زاناکانی کوردستان زیاتر با بڵێن دەربخرێت زیاتر پەبلیسیتی پێ بدرێت زیاتر خەڵک زاناکانی خۆمان بناسێت و بزانێت لە چ بوارێک کار دەکەن و چۆن ئەو چ ڕێگەیەکە بێت پێشانگا یاخود فستیڤالەکانی ساڵانە ڕۆڵیانە بێت لەوەی خۆی کۆنفرانس ئەکرێت بەڵام کێشەکە لەوەیە تۆ کاتێک کە باسی پەبلیسیتی دەکەیت تۆ خەڵکی ئاسایش دەگرێتەوە بۆیە ناڵم ڕاگەاندن زۆر ڕۆلی هەیە بۆ منە بەرنمەیەکی تایبەت هەبێ منم جار بیر دەکەم ئەو کەسانی کە توێژینەوە لە بوارێک دەکەن و ماستەر و دکتۆرا دێنن ئەکەیت ئەمە خزمەتێک دەگەێنێت بە وڵاتەکەی خۆیان بە حکوومەت و ئاراستەکردنی کوردستان بەڵام تا چەند ئەمە وەکو جەناب دوتت ئەمکەوێت لە کتێبخانەکان یاخود ئەبێتە وەرەقەت ئەمەل و با بڵێ نەخشە ڕێگا بۆ حکوومەت و بۆ لایەنی پەیوەندیدار جا ئەمە لێرە دەبێت پردێک دروست بکرێت بەڕاستی و ئەوەش وا بکات کە قوتابی و توێژەر زیاتر احتیمام بدە ئەمەش ببورە شتێکی تریش زۆر گرنگە دەبێت پاڵپشتی هەبێت ئەوەش دروستە باشە دکتۆر زۆر جار توێژینەوەی کە لەسەر بابەتێکە کرێت بە چوار قوتابی یاخود بە گروپ ئەیکەن ئەمە ئەکرێت بڵێن ئەمە یەکێکە لە بنەماکانی ئامادەکردنی توێژینەوە یاخود بۆ تاکە کەسێک نەبێت و زیاتر ڕسێرچ بکە لەسەری
گرنگترە بەستێ چوارێک بێ ئەوە بەڕای ئێوە کامیان ئەوی ئستا هەموو جیهان توێژنەوەی تاکە کەسی زۆر کەم قبول دەکرێت چونکە ئەگەر تیم وەرک نەبێت ئەگەر بە تیم کارکردنێک نەبێت ناکرێت کەسێک بتوانێت هەم داتا کۆ کاتەوە هەم تەحلیلی کاتەوە هەم بنووسێتەوە هەم تەدقیقی بکە هەمیش بڵاوی کاتەوە جا بۆیە زۆر گرنگە تۆ کاتێک کە قوتابی دێت فێری ئەوەی بکەی لەگەڵ هاوکارەکانی بەیەکەوە توێژینەوە بکەن چونکە هەر توێژینەوەیەک ئەگەر چەند ئایدیایەکی تیادا بوو ئەوە گرنگتر و با بڵێن باشتر دەبێت جاوە لەوە تۆ ئەو قوتابێ ڕائەهێنی لەوەی کە فێری ئەوە بێت چۆن لەگەڵ هاوکارەکانی بەیانی دەچێتە ئیشکردن دەچێتە بازارەوە بتوانێت لەگەڵ خەڵکی ترا بتوانێت زانیاری دەستخات و ئەو شوێنێک کە ئیشی تێدا دەکات بەرەو پێشی بخات عکسەوە زۆر گرنگە کە توێژنەوە بە تیم بکرێت نەک بەتان باشەکەواتە دکتۆر کێشە هەیە لە میکانیزمی ڕێخستنی قوتابیەکان بۆی کە با تیمۆرکێک کارەکە بکەن یاخود لەگەڵەوەشدا وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە ئامادەکردنی پرۆجێکت لە قۆناغەکانی سەرەتاییەوە پێویستە دەست پێ بکرێت تاوەی بگاتە گەورەبوونی خۆی بتوانێت ئامادەی بکات خۆی وەکو باسم کرد ینی دەبێت لە پەروەردەوە لە سەرەتایی و ئامادەی و بنەڕەتیەوە فێر بکرێت کە توێژینەوە چییە وە چۆن زانیاری دەست دەخات تا ئەو شوێنی کە چۆن زانیارەکانی خۆی عەرزیش دەکات با بڵێن پرزنتیشنی دەکات ئەمە وا دەکات کاتێک کە دێتە زانکۆ فێری ئەوە بووە کە بنەماکانی توێژینەوە چییە بەڵام لە زانکۆ ئاراستە دەکرێت ئەو ئاراستەکردنە گرنگە ئەو سەرپەرشتیارانە و مامۆستایانەی زانکۆ بە گرنگیەوە لەو بابەتە بڕوانن ئێمە پارساڵ وەرکشۆپێکمان کرد بۆ مامۆستاکانی زانکۆکەمان و زانکۆکانی تر لەسەر ئەو کۆسپوتەگەرانە و ئالنگاریانەی کە دەکەوێتە بەردەمی توێژنەوەی قوتابیان یاخود پرۆژەی توێژنەوەی قوتابیان ڕاستی بەشێکی هەر زۆری ئەوە بوو کە پاڵپشتێکی ئەو تۆنیە بۆ توێژینەوە ینی لە وڵاتان خۆ دەزانی بە ملیارات دۆلار خەرج دەکرێت بۆ توێژنەوە بۆی ئەم توێژنەوە بێتە بنەمایەک بۆ پێشکەوتن بەڵام لە کوردستان بەشی توێژینەوەی زانستی هەر وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی بەشی توێژنەوەی زانستی زۆر پشتگوێ خوراوە یاخود با بڵێن زۆر بە کەمی ئیحتیمامی پێدەدرێت ئەمەش وا دەکات توێژینەوە نەبێتە نەریتێک نەبێتە جۆرێک لە جۆرەکانی هاندان بۆ توێژەر و بۆ دروستکردنی ئەو ڕۆحیەتەی کە من با توێژنەوە بکەم و ببم بە یەکەمی سەر کوردستان و یاخود بتوانم ڕۆڵم هەبیان کاریگەریم هەبێت لەسەر پێشکەوتنی ئەم وڵاتە ڕاستە دکتۆر کارزان شێخ محسین وەکو بەڕێوەبەری گشتی سنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدین لەگەڵمان بووێن بەیانە سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ هەموو ڕێنمایی و وتە دروستانت زۆر سپاس بۆ ئێوەش دوای کردنەوەی بە گەڕخستنی سنتەری نەخۆشیەکانی مەمەگ لە ڕانیە ئێستا سنتەرەکە بەڕووی هاوڵاتیان ناکراوەتەوە و خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ ئافرەتانە پێشکەشەکات کە نەخۆشیان گرفتی مەمکیان هەیە سنتەرەکە باشترین ئامێرەکانی سۆنەر و مەمۆگرافی تیادانراوە و پزیشکی پسپۆر پشکنینە نەخۆشەکان ناکات پزیشکێکی نەخۆشیەکانی مەمکەڵێت کە ئافرەتان خۆیان نەتوانن پزیشکی خۆیان بن و ماگانە لانی کەم جارێک پشکنینی مەمکیان بکەن بۆ هەر حاڵەتێکی نائاساییش ئەتوانن سەردانی سنتەرەکە بکەن سنتەری پشکنین و نەخۆشیەکانی مەمکە لە ڕانیە لەگەڵکردنەوەی سنتەرەکە دەستی کردووە بە پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ ئافرەتانی بە جۆرێک لە جۆرەکان گرفت یان نەخۆشیێکی مەمکیان هەیە یانیش دەیانەوێت پشکنین بکەن سنتەرەکە لە تازەترین ئامێری سۆنەر و ئامێری مامۆگرافی بۆ پشکنینی مەمکی لێدانراوە پزیشکی پسپۆر چاودێری و پشکنینی نەخۆشەکان دەکات ئەو نەخۆشانی پێشتر بۆ هەمان خزمەتگوزاری پێویست بوو سەردانی سلێمانی یان هەولێر بکەن ئێستا سنتەرەکە خەرجی و ڕێگای دووری بۆ ئەو کەسانە نزیک کردوتەوە کە پێویستیان بە چارەسەر یان پشکنینی مەمک دەبێت ئەرکێکی زۆر لەسەر هاوڵاتیان کەم بۆتەوە پێشتر ئەو نەخۆشیانە دەچون بۆ لای دکتۆری نەشتەرگەری پزیشکی نەشتەرگەری گشتی یان ئەوەی کە ویست بای بچێت بۆ لای دکتۆری تایبەتمە نەخۆشیەکانی مەمک دەبوو چوو بە بۆ سلێمانیان بۆ هەولێر
ئەرک و مەسروفاتێکی زۆری لەسەر دەکەوت و لەوێش ئامێری مامۆگرافی و شتی بۆ کراباش یعنی شەکان زۆر لەسەری دەوەستا بەس ئێستا لە هەموو خزمەت گوزاریەک هەیە لێرە. شێرپەنجەی مەمک یەکێک لە بڵاوترین و باوترین جۆری شێرپەنجەی لە ئافرەتاندا لە ڕووی ژمارەی توشبوونەوە، بەڵام لە ڕووی هۆکاری مردن بەهۆی شێرپەنجەوە لە ئافرەتاندا بە دووەم جۆردا دەندرێت لە پاش شێرپەنجەی سیەکان. ئەگەرچی بە تەواوەتی هۆکاری شێرپەنجە مەمک نەزاندراوە، بەڵام لە هەندێک لە ئافرەتاندا هۆکاری ڕێخۆشکەر هەن بۆ دروستبوونی. پزیشکێکی پسپۆری نەخۆشیەکانی مەمک دەڵێت بە پشکنینی پێشوەختە دەتواندرێ چارەسەریەکان ئاسانتر بکرێن. ئەوەی کە زیاتر ضرورە بۆ ئافرەتان کە خۆیان دەستی پێ بکەن وەکو بیدایەتێک شتێکمانەیە پێوترێ پشکنینی پێشوەختە. پشکنینی پێشوەختە لە هەنگاوی یەکەم پشکنینی خودی دەست پێەکە کە ئەمە خودی ئافرەتەکە خۆی توانێت ئەم شتە بکات لە ماڵەوە بە شێوەیەکی ماگانە، مەسەلەن هەموو مانگێک بۆ خۆی لە ماڵەوە پشکنینی خودی بکە. جیا لەمە ئەگەر هاتوو ئافرەتێک خودی خۆی هەستی بە نیشانەیە کرد ئەو کاتاتوانێت ڕاوێژ بکات لە سەرەرەکانی مەمک و هەرچێکی پێویست بێ بۆ یەکەن. سەنتەری نەخۆشیەکانی مەمک لە ڕانیە لە ڕێکەوتی 13 ئۆکتۆبری ساڵی 2020 لەگەڵ 5 پرۆژەی تری خزمەتگوزاری بۆ سنووری ڕاپەڕین لە میانەی سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت بۆ ڕانیە بڕیاری لێدرا. عرەسەمی کوردستان 24 ڕانیە. سەرجەم بابەتەکانیان بەیانی 24م پێشکەشکردن بە هیوای تەندروستێکی باش بۆیەوە.